لەژێر چاودێری سەرۆکۆماری عێراق لە یادی دامەزراندنی سلێمانی بە بەشداری زیاتر لە 180 ناوەند و چاپخانەی کتێب سبەینە یەکەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی دەکرێتەوە. هەمووان سەرقاڵی دوای نامەدەکاریەکانن. بەرپرسی پەیوەندیەکانی پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی دەڵێت تەواوی چاپخانە بەشدارەکانی کتێب گەشتونەتە پێشانگاکە و بۆ سبەینێ ئامادەن. سپاس بۆ خۆی گەورە تاوەکو ئێستا ئامادەکاریەکان بە شێوەیەکی زۆر باش بەڕێوەچێ بە تایبەت لە چەند ڕوویەکەوە زۆربەی هەرە زۆری ئەو دارنەشر و کتێبخانە و کتێب فرۆشیانی کە بەشداریان کردووە زۆربەی هەرە زۆریان گەیشتون تاوەکو ئێستا ئامادەکاری لۆجستیەکانی خۆمانەوەکو تیممان بەشەکانی پەیوەندیەکان و ڕاگەاندنمان زۆر بەباشی ئامادەیە بەشەکانی ئیدارە هەموو پێداویستی ڕۆژشوێنەکان بەباشی ئامادەکراوە. زۆربەی دارنەشرەکان بە تایبەتی ئەوانەی دەرەوەی وڵات کە بەهۆی بارودۆخی عێراقەوە گومانەکرا گرفتی هاتنیان بۆ دروستبێ زۆربەی هەرە زۆریان هاتوون. چاپخانەکانی کتێبیش سەرقاڵی ئامادەکردنی ڕەفەکانیان و ڕازاندنەوەیانن بە کتێب هەمویان چاویان لەوەیە لە پێشانگاکەدا سەرنجی خوێنەران بۆ کتێبەکانیان ڕابکێشن. بەڵێ ئێمە وەکو نووسینگەی تەفسیر یەکەم کتێبخانە بووین لێرە ئامادە بووین بۆ ڕێخستنی بابەت و کتێبەکان لەبەر زۆری کتێبەکان و داشکانیش لە سەتاسیە. بەڵێ لە کتێبخانەی نێودەوڵەتی هەولێر کتێبخانەی تەفسیر پڕفرۆشترین بووە لە فرۆشتنی کتێبەکانی بەرهەمەکانی چاوەڕێ دەکەن ئینشاڵڵا لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لەویشان هەر پڕفرۆشترین بێ ئینشاڵڵا. و ئێمە وەکو ناوەندی ڕێنوێن گرنگیەکی تایبەتمان پێداوە ئینشاڵڵا واش ئەبێت. ڕێژەیەکی کتێبێکی زۆرمان چاپ کردووە هەر بە تازە بە تایبەت بۆ ئەم پێشانگایە. هەروەها ئەوەندەی ئاگادار بین دارنەشرەکانیش چی عەرەبی و چی ئەجنەبی و چی ناوخۆیش زۆر بە گوڕوتینێکی باشەوە خەریکی خۆ ئامادەکردن. ئەمانە ستافی بەرنامەی پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیامن. خەریکی بەرنامە ڕێژی و ئامادەکارین بۆ سبەینێ چون بڕیار وایە بەرنامەکە لە نێو پێشانگای نێودەوڵەتی کتێب بەخش بکرێت و وەک ئامادەکاری بەرنامەکەش ئاماژەی پێدەکات چەندین تەوەرولایانی جیاوازی پەیوەست بە کتێب و بارودۆخی هەنووکەی عێراق و ناوچەکە دەخەنە بەرباس و گفتوگۆ. دیارەجگەلەوەی کە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی گرنگیەکی تایبەتی هەیە بۆ کەناڵی ئاسمانی پەیام و گرنگی پێدەدات بەڵام سەرڕێوە بەرنامەی پەیامی ڕۆژانە ڕووماڵی تایبەتی خۆی دەبێت لە پێشانگەدا لەلایەکەوە کتێبانە و ناونیشانی ئەو کتێبانی کە بایەخێکی تایبەتیان هەیە بۆ کۆمەڵگەی کوردی لەلایەکی دیکەوە دۆخی سیاسی هەرێمی کوردستان و حکومڕانی و ئاڵۆزە سیاسی کە لە ناوچەکەەوە بە تایبەتی لە عێراقدا هەیە کە بە دڵنیایی و بە هەندێک میوانی تایبەت و شارەزا لەو دیوەشەوە ڕووماڵی تایبەتمانە بێت لە ناو خودی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیدا. لە ناو شاردا دەیان پاس بەبێ بەرامبەر هاوڵاتیان و خوێنەران بۆ پێشانگای نێودەوڵەتی کتێب دەگوازنەوە و دواتریش دەیان بنەوە ناو شار. هاوکات 150 پاسی تایبەت بۆ قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان دابین کراوە. لە پێشانگای نێودەوڵەتی کتێب جیا لە کتێبخانە گشتەکانی کوردستان چاپخانەکانی وڵاتانی تونس و جەزائیر و سعودی و ئیمارات و سوودان و ئوردن بەشدارن و پێشانگاکە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت و ڕۆژانە لە کاژمێر دەی بەیانی هەتا 7 ئێوارە کراوە دەبێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.